جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی هەینی سەرەتا سەرگەڕی گرنگترین هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی گۆردانی شوان لە شاری سنا، بەرزڕاگرتنی یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە جوانڕۆ، ئێدامەی هەڵمەتی کۆکردنەوەی یارمەتی خەڵکی کوردستان بۆ لافاو لێدراوانی بەلوچستان، ڕۆخاندنی 15 هاوڵاتی کورد لەلایەن دەوڵەتی تورکیا لە ئافرین و دەستبەسەرکردنی 6 هاوڵاتی ئازەری لە تەورس. درێژی هەواڵەکان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی گۆردانی شوان لە شاری سنا. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەمە کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیست ئێران بە مەبەستی ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گیانبەختکردووی گۆردانی شوان مەراسمێکیان لە دەوروبەری شاری سنا بەڕێوە برد. مەراسمەکە سەرەتا بە سرودی ئینتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد و بە دوایدا یەک خولەک بێجەنگی بۆ ڕێزگرتن لە یادی هاوڕێیانی گۆردانی شوان و هەموو گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری ڕاگیرا. پاشان یەکێک لە بەشداربووانی ئەو ڕێڕەسمە سەبارەت بە فیداکاری و جۆر و نەخشی هاوڕێیانی گۆردانی شوان لە بزوتنەوەی سۆسیالیستی و شۆڕشگێرانی کوردستان قسە و باسی کرد. لە کۆتاییشدا ئامادەبووان پەیمانیان لەگەڵاواتی هەموو گیانبەختکردوانی ئەو ڕێگە پیرۆزە نوێ کردەوە و بەڵێنیاندا تا ڕزگاری چینی کرێکار و گەیشتن بە کۆمەڵگایەکی پڕ لە ئازادی و بەرابەری درێژە بە خەبات و تێکۆشاندن. بەرزڕاگرتنی یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لە جوانڕۆ. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەمە کۆمەڵێک لە چاڵەکانی مەدەنی و فەرهەنگی شارەکانی جوانڕۆ و سەلاسی باوەجانی لە ڕێپێوانێکدا ڕێزیان لە یادی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە گرت. بەشداربووانی ئەو چالاکیە لە شاری جوانڕۆوە بەڕێکەوتون لە سنووری شوشمێوە دەچنە باشووری کوردستان و بڕیارە ئێوارە هەینی بگەنە سەر گۆڕی شەهیدانی هەڵەبجە. ئامادەبووانی ئەو ڕێپەوانە ڕایانگەیاند دەیانەوێت ئازار و مەینەسیەکانی هەڵەبجە بۆ نەوەی نوێ بگوازنەوە. کۆبوونەوەی بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە لەسەر مەزاری ئازیزانیان. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەمە بنەماڵەی گیانبەختکردوانی شۆڕەشی ژینە لە شارەکانی سنا، جێولان، دیواندەرە، مەهاباد، کامێران، قوڕوا، بۆکان، پیرانشار، شنە و سەردەشت هاوکار لەگەڵ دوایین پێنجشەممەی کۆتایی ساڵ لەسەر مەزاری ئازیزانیان کۆبوونەوە. بە پێوەبێنە و ڤیدیۆیانەی بەدەستمان گەیشتووە بنەماڵی دادخوازانی شۆڕەشی ژینە هاوڕێ لەگەڵ خەڵکی ئازادی خواز لەسەر مەزاری گیانبەختکردوان کۆبوونەتەوە و بەدانانی تاجی گۆڵ ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرتووە. ئامادەبووان بەڵێنیان داوەکە درێژە دەری ڕێگەی ئازادی و بەرابەری بن و تاوانباران بە جادگای جەماوەری بسپێرن. مەراسمی نۆرۆزی سەرکەوتن لە حەسەناوای شاری سنا. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەمە کۆمەڵێک لە هاوڵاتیانی شاری سنا بە هەڵگرتنی مەشغەڵی سەرکەوتن لەسەر قەڵای حەسەناوە کۆبوونەوە و بە وستنەوەی دروشم هاتنی ساڵی تازەیان لە هەموو ئەوئیندارانی ئازادی و بەرابەری پیرۆزبایی کرد. بەپێی ئەو ڕاپۆرسێ بەدەستمان گەیشتووە بەشداربووانی ئەو چالاکیە هاوکار لەگەڵ دوایین پێنجشەممەی کۆتایی ساڵ لەسەر قەڵای حەسەناوە کۆبوونەتەوە و وێڕای ڕێزگرتن لە یادی تەواوی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری دروشمەکانی مەرگ بۆ دیکتاتۆر، نەسەڵتەنەت نەڕێبەری ئازادی و بەرابەری، مەرگ بۆ ستەمگەر چ شابێت و چ ڕێبەریان بەرز کردوێتەوە. ئێدامەی هەڵمەتی کۆکردنەوەی یارمەتی خەڵکی کوردستان بۆ لافاو لێدراوانی بەلوچستان. بەپێوەبێنە و ڤیدیۆیانە بەدەستمان گەیشتووە خەڵکی شۆڕژگیری کوردستان هاوکار لەگەڵ نزیکبوونەوە بە ساڵی تازای هەساوی هاوڵاتیە لافاو لێدراوەکانی بەلوچستانیان لەبیر نەکردووە و هەڵمەتی کۆکردنەوەی یارمەتی بۆ لێقۆماوانی ئەو ڕووداوە سروشتیە درێژە هەیە. بە وسێ سەرچاوەکانی هەواڵ یارمەتیەکانی گوندی نێ لە مەریوان، شاری مەریوان، سەقز، سنا، جوانڕۆ و پاوە بەدەستی لافاو لێدراوانی بەلوچستان گەیشتووە و هەڵمەتیکی نوێ لە شارەکانی سنا، سەردەشت، پیرانشار و جێولان دەستی پێکردووە و لە ڕۆژانی ڕابردوودا بەدەستی خەڵکی لێقۆماوی بەلوچستانەکات. برینداربوونی 3 کۆڵبەر لە سنوورەکانی نەوسوود و مەریوان.
شەوی چوارشەممە 23 ڕەشەممە سێ کۆڵبەر بەناوەکانی فایەق سەیدی خەڵکی جوانڕۆ، شاهڕۆخ وەلیانە خەڵکی گوندی هەشەمێزی سەر بە شاری سنە و ئالان پاشنا و نادیار خەڵکی مەریوان لا سنوورەکانی نەوسود و هەنجیرانی مەریوان بە سەخی هێزەکانی ڕۆژین بریندار بوون. بە پێ راپۆرتی کۆڵبەر نیۆز شەوی چوارشەممە 23 ڕەشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕۆژیم و لە کامی دەستڕێژی گۆلای سەرکوتگەرانی خامنەیدا دوو کۆڵبەر بەناوەکانی فارۆخ سەیدی و شاهڕۆخ وەلیانە بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراون. هەمان شەو لە سنووری هەنجیرانی مەریوان جۆنایەتکارانی کۆماری ئیسلامی چەقەیان لە کۆڵبەران کردووە و کۆڵبەرێک بەناوی ئالان بە سەختی بریندار و بۆ نەخۆشخانەی بێعەسەتی شاری سنا گوازراوەتەوە. ڕۆفاندنی 15 هاوڵاتی کورد لەلایەن دەوڵەتی تورکیاوە لە ئافرین. بە پێ راپۆرتی ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ دەوڵەتی تورکیا لە ماوەی دوو مانگی ڕابردوودا بەلانی کەم 15 هاوڵاتی خەڵکی ئافرینی ڕفاندووە کە 6 کەسیان ژن بوون. بە پێ راپۆرتە هێزەکانی ئەرتەشی تورکیا و گروپە ئیسلامگەرەکانی سەر بۆ وڵاتە بە بێهۆکار 15 هاوڵاتیان لە شاری ئافرین ڕفاندووە کە 6 کەسیان ژن بوون و زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستانیا. پێشتریش گروپەکانی تەحریر شام و سوڵتان سوڵەیمان ژنان و منداڵانی کوردیان ڕفاندووە و داوای پارەیان لە بنەماڵەکانیانە کرد. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە مەعدەنی بەردی یاسنی بافق. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەممە کرێکارانی شاغەڵ لە مەعدەنی بەردی یاسنی بافق لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان و بەڕێوەبەرایەتی ناکارامەی کانگا دەستیان لە کار کێشایەوە و دەرگای شوونەژەرەوەی مەعدەنیان داخست. ئەو چالاکیە لەلایەن شۆڕای کرێکارانی مەعدەنی جۆغارتی بافق و کرێکارانی شرکەتی بەردی یاسنی ئەو شارە ڕێکخراوە و خوازیاری ڕادەستکردنی پشکی مەعدەن بە کرێکاران، ڕادەستکردنی سەهمی 15% مەعدەن بە شارستانی بافق، ڕێگری لە جەرکردنی کرێکاران، دامەزراندنی کارخانەی بەرهەمهێنانی یاسن و فولاد لە سەنیژ مەعدەن بوون کە لە دانوستانەکانی ساڵی 93 و 1400 هەتاوی بەڵێنی جێبەجێکرانی درابوو. ناڕازیان ڕایان گەیان بەڕێوەبەرایەتی مەعدەن بڕیار بوو 50,000 ملیار تمەن سەرمایەگوزاری بۆ شرکەت وەربگرێت، بەڵام ئێستا شرکەت 16,000 ملیار تمەن قەرزدارە و وەڵامزەرەوەی کرێکاران نییە. کوژران و برینداربوونی 4 کەس لە پێکزادانی نێوان شارۆمەندانی بەلوچ و ڕەژیم. شەوی چوارشەممە 23 ڕەشەممە بەهۆی دەستڕێژی گولای هێزەکانی حکوومەت بۆ سەر ئۆتۆمۆبیلی شارۆمەندێکی بەلوچ لە مێحوەری زیکلود بۆ دێلیگان، هاوڵاتێکی بەلوچ و هێزێکی ئینتزامی کوژران و شارۆمەندێکی دیکە و هێزێکی ڕەژیم بریندار بوون. بە پێ راپۆرتی ڕێکخراوی هاڵبەش هێزە ئینتزامیەکانی ڕەژیم لە مێحوەری دلێگان بە بێهۆکار ئۆتۆمۆبیلی شارۆمەندێکی بەلوچ بە ناوی مسافر بامریان داوەتە بەر دەستڕێژی گولە و لە وەڵامدا ناوبراو تەقەی لە هێزەکانی ڕەژیم کردووە. لە کامی ئەو پێکدانانەدا هێزێکی ڕەژیم بە ناوی یونس محەممەدی کوژراوە و مەئمورێکی دیکەش بریندار کراوە. هەروەها مسافر بامری فیشەکی بەرکەوتووە و گیانی لەدەستاوە و شارۆمەندێکی بەلوچ بە پاشناوی غۆڵامی بە سەختی بریندار بووە. دەست بەسەرکردنی 6 هاوڵاتی ئازەری لە تەورێز. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەممە هێزەکانی ڕەژیم پاش تەوابوونی یاری یانەی تۆپی پێتراکت و سازی تەورێز 5 شارۆمەندیان دەست بەسەر کردووە و لە ناوچەیەکی دیکەی ئەو شارە ئەندازیارێک بە ناوی عەلی زاهدی لەلایەن نێزارەی دەسەڵاتەوە ڕفێندراوە. بە پێ راپۆرتەکان 5 شارۆمەندی ئازەری بە ناوەکانی سیامەک سەیفی، میلاد زەینولعابدینی، سەمەد حەیدەری، ئەمین و ئەمیر تەقیزادە بە بیانووی وستنەوەی دروشمی هەنجارشکێنانە لەلایەن هێزەکانی ڕۆژیمەوە دەست بەسەرکراون. هەروەها ئەندازیارێکی عومران بە ناوی عەلی زاهدی بە هۆکارێکی نادیار لەلایەن نێزارەی دەسەڵاتەوە ڕفێندراوە و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لە بەردەستانیە. دووە هەواڵ مانگرتنی کرێکارانی فڕۆکەخانە لە ئەڵمان. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەشەممە کرێکارانی شاغەڵ لە چەندین فڕۆکەخانەی ئەڵمان لە ناڕزایەتی بە نەزانی حەقدەست دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرت. کرێکارانی فڕۆکەخانە لە ئەڵمان خوازیاری چوونە سەرەوەی 3 یۆرۆیی نرخی سەعاتی کار لەگەڵ زیادکردنی 30% پاداش بوون.
بە وتەی کرێکارانی ناڕازی 5 جار لەگەڵ نوێنەرانی دەوڵەت کۆبوونەوەیان بووە بەڵام بە نەتیجە نەگەیشتن و دەستیان لە کارکێشاوەتەوە. بەهۆی مانگرتنی کرێکاران 580 گەشتی ئاسمانی ڕاگیراوە و سەفەری 90,000 مسافر دواکەوتووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد وەسن.